پاشەوەی کەوا دەنگۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتی ئێران سەری هەڵداوە بۆ ڕێخستنەوەی جموزۆری بازرگانیە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران دیارە سنوور ڕاوەستاوە بە شێوەیەکی کاتی چاڕوانی دەرەنجام و کۆبوونەوەکانی ئەوڕۆی ئەنجومەنی وەزیران دەکەین تاواکو بە شێوەیەک ڕێکارێک جموزۆری بازرگانی نێوان هەرێمی کوردستان و ئێران ئەنجام بدرێت. بەڵام دۆخی بازار بە شێوەیەکی گشتی ئەگە هەڵسەنگانی بۆ بکەین لە شاری هەولێر دۆخێکی سەقامگیرە هیچ کاڵایەک گران نەبووە. چەند جموجۆڵێک کرابوو لە بازاری سەوزە و میوەفرۆشی هەولێر بازاری عەلوەی هەولێرکەوە چەند کاڵایەک نرخیان بەرز کرابەوە لیژنەکانی چاودێری بازرگانی سەردانیان کرد ئەو کەسە سەرپێچی کارەکان سزامانان ئێستا نرخی بازار لە هەموو شاری هەولێر کۆنتترۆڵە و نرخەکان ئاساییە. کۆگاکانی کۆمپانیاکان پڕن لە کاڵای زۆر هەیە لە کۆگای هەموو کۆمپانیایەک دەتوانم بڵێن بە شێوەیەکی گشتیش کوردستان زیاتر پشتی بەستۆ بەسەر دەواازەی ئیبراهیم خەلیل زیاتر ئەو کاڵانێک کە لە ئیبراهیم خەلیل هاوردە هەرێمی کوردستان دەکەن لە وڵاتی تورکیاوە سەرچاوە دەگرن دەتوانین ئەوەش بڵێن کە خۆشبەختانە ئەو کێشە و گرفتە تەندروستیانە لە وڵاتی تورکیا سەری هەڵنەداوە بۆیە هیچ کێشە و گرفتێک لە ڕووی بازرگانیەوە شک نابین لە کوردستان ڕوودا. سنووری حاجۆمەران جموجۆری بازرگانی تێدا سز بووە چەند کەسێک ویستیان نرخی کاڵا تێدا بەرز بکەنەوە بۆیە وەکو باسیشم کرد لە بازاری سەوزە و میوەفرۆش چەند کەسێکمان سزاداوە زیاتر لە دەرنووسینگە سزای یاسایی و دارایی دراوە.